بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی عزیز لە هەرجێکن خۆشحاڵم لەم ڕووماڵە تایبەتە پێتانەگەمەوە سەبارەت بە پرۆژەکانی بەخشین کە لە دوای ئەو کارەساتی بەسەر کوردانمان لە ڕۆژاوای کوردستان هاتووە. دەستگای خێرخوازی بەخشین بڕیاردا کە کەمپەینێکی تایبەت بە کوردانمان بۆ بەدەمەوە چوونی ئەو ئاوارانەی کە لە ڕۆژاوای کوردستان سەبارەت بۆ زوڵم مستەمەی لێیان دەکرێت لە شوێن و لانەی خۆیان هەڵکەنراون. ئێستا دۆخیان زۆر خراپە، وەرزەکە وەرزی سەرمایە و لە ڕووی مرۆییەوە دۆخێکی ناجێگیریان هەیە، هەروەها لە ڕووی پێخەف و خۆراکەوە لە حاڵێکی زۆر خراپدان، بەشێکی زۆری گوند و قەزا و ناحیەکانی و شارەکانی سەر بە ڕۆژاوی کوردستان بۆی ئەو پێکدادانە سەربازیانی کە سوپای عەرەبی سووری هێرش دەکەنە سەر ناوچە کوردیەکان. کوردانمان لە ڕۆژاوی کوردستان پێویستیان بە هاوکاریەکی جدی هەیە و پێویستیان بەدەمە هاتنێکی جدی هەیە بۆ ئەوەی لە بەستی ترین شتەوە بۆ گەورەترین شت لەبەرەوەی لە سەر ماڵ و حاڵی خۆیان نەماون و دۆخەکەشیان دۆخێکی ناسەقامگیرە لە ڕووی ئەمنیشەوە لە هەمان کاتدا. بۆیە هەر لە سەرەتای هێرشەکانی سوپای عەرەبی سووریەوە بۆ سەر ناوچە کوردیەکانمان لە ڕۆژاوی کوردستان دەستگای خێرخوازی بەخشین کەمپەینێکی ڕاگەیان سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان و بەدەمەوە چوونیان هەرچەندە دەستگای بەخشین لە هەر شوێنێک لە هەر سوچ و کۆڵانێکی ئەم کوردستانە، لە هەر پارچەیەکی ئەم کوردستانە پێویستی هەبوو بێت دەستگای خێرخوازی بەخشین هەوڵی داوە دەستی هاوکاریەکانی پێبگات بە تەواوی بۆ ئەوی بتوانێت بەشێک لەو میحنەت و ناڕەحەتیانی کە تووشیان بووە لێیان کەم بکاتەوە. ئەوە لە بەخشین لە سەرەتای دروست بوونیەوە هاوار و ناڵە و ناڕەحەتیەکانی هەر هاو نیشتیمانیەک لە هەر شوێنێک بوو بێ ئەو دەستی هاوکاریەکەی پێگەیاندووە. بۆی ئێستاش کوردانمان لە ڕۆژاوە دەستگای خێرخوازی بەخشین درێغی ناکات باوکاری خێرخوازان بۆی بتوانین بەشێک لەو ناڕەحەت و میحنەتەی کە هەیان بووە لە سەریان کەمکەینەوە. بۆ بابەتەش ئێمە لە شار و شارۆچکەکان لەو شوێنانی کە دەستگای خێرخوازی بەخشین بنکە و بارەگای هەیە و کەمپەینەکەی ڕاگەاندووە پاملێرانمان وەردەگرین. هەر لەسەر هەمان بابەت مامۆستایەکی ئاینیم لەگەڵدا دەبێت سەبارەت بەوەی کە تا چەند زەرورە ئێمەی مسڵمان، ئێمەی کوردی مسڵمان بەدەم براو خوشکەکانمانەوە بین، بەدەم مسڵمانانەوە بین لە هەر کاتێکدا کاتێک پێویستیان باوکاری ئێمەیە. بەڕێز مامۆستا یوسف مامۆستایانی لە سوودەکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵ ما بێ. مامۆستا یوسف سوپاس عەزێتمان دای، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ بزانم کە لە دینی ئیسلامە بەدەمەوە هاتن چه ئەجرێکی هەیە بۆی کەسێکە کە پێویستی بە تۆ بوو تۆ بەشێک لەو ناڕەحەتی لەسەر کەم بکەیتەوە. حەڵاوە باشە بەری عەزیزمان صلی الله علیه وسلم. ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ بینەران و بیسەرانی ئەم کەناڵە پیرۆز و بەسوودە. خۆشەویستان و بەڕێزان، دیارە مەسەلەی بەخشین و کۆمەکی و هاوکاریکردن بە شێوەیەکی گشتی لە قورئانی پیرۆز و لە سونەتی پێغەمبەری عەزیزمانە صلی الله علیه وسلم گرنگیەکی زۆری پێدراوە. بۆیە تەماشای ئاەتەکانی قورئان بکەی لەگەڵ هەموو بەجێهێنانی نوێژێکا باسی زەکات کراوە و بە شێوەیەکی گشتی باسی بەخشین و دەزواڵایی کراوەکەوە ئینسانی مسلمان بە تایبەتی ئەو کاتانەش کەوە پێویستە ئینسان هاوکاری خوشک و براکانی بکە، ئەو کەسانی کەوە احتیاجی ئەوەن کەوە ئەم کەسە دەستی هاوکاریان بۆ درێژ بکات. دیارە بەڕێزەکان خۆی لە خۆی دابەخشین زۆر معنا و مەبەستی هەیە، وەکو زانایان ڕەحمەتی خوایان لێبێ ئەفەرمون
هەر لە خودی بەخشینەکەیە چەند معنا و حکمەتێکی گەورە هەیە. یەکێک لەوانە بریتە لەوەی کەەوە ئەم ئینسانە لەگەڵ ئەوەدا ئێمەی مسلمان خی پەروەردگارمان لە هەموو شتێک خۆشتر ئەوێت، بەڵام دیارە سەرۆت و سامان و ماڵیش خۆشەویستە. بۆیە کاتێکەوە ئینسانی مسلمان دەستێچێتە ئەم پارە و سەرۆت و سامانەی و لی ئەبەخشێ، ئەی سەلمێنێ بەوەی کەەوە بیر و باوەڕەکەی و عەقیدەکەی بیر و باوەڕێکی ڕاستە و خی پەروەردگاری لە هەموو شتێ زیاتر خۆشەوێ. بەڵێ ماڵ و سەرۆت و سامان و پارە خۆشەویستە و ئینسان حەزەکە زیاتری هەبێ و نەیبەخشێ و کۆی بکاتەوانێ، بەڵام لە کاتێکا کە ئەبینێ خی پەروەردگار داوای ئەوەی لێکا کەوا ببەخشێ، دەزواڵا بێ، هاوکاری خوشک و براکانی بکە، ئەمە لە ڕاستیە ئەی سەلمێنێکە و ئینسانە خی گەورەی لە هەموو شتێک زیاتر خۆشەوێ و سەرۆت و سامان و پارە کە خۆشەویستیشە، بەڵام لە پێناوی خۆشەویستێکی زۆر گەورەترە کە خی پەروەردگارە ئەیبەخشێت و دەستی لێ ینی ناپارێزێ، ئەتوانێ هەوڵ بە ڕەزامەندی خی پەروەردگار بەجێ بێنێ. هەروەها یەکێکی تر لە حکمەتەکان خۆشەویستان ئەوەیە کەوا ئەم ئینسانە ئەم نیعمەتەی کە خوا بە ئێمەی بەخشیوە کە سەرۆت و سامان و ماڵە، خی پەروەردگار لە قورئانە بە ماڵوڵە ناوی بردووەوە، بە نیعمەت ناوی بردووە کە ئینسان المال والبنون زینەة الحیاة الدنیا و فەرموویەتی هۆی ئاوەدانکردنەوەی زەوی و هۆی ڕازانەوەی زەویە بەهۆی ئەم سەرۆت و سامان و ماڵ و پارەوەیە. کاتێک کە ئینسان دەستی ئەچێتێ و ئەیبەخشێ، لە ڕاستیدا ئەوە معنای ئەوەیەکەوە ئەم ئینسانە سوپاسگوزاری بۆ ئەو نیعمەتی پارەیە ئەوەیەکەوە لی ببەخشێ. هەر ئەوە نییە یعنی بەدەم بڵێ خۆیان سوپاس بۆ تۆ و ئیتر تەواو هیچ دەستی ینی ژیراوە بێ و هیچ نەبەخشێ، بەڵکو زانایان ئەفەرمونون حەمد و سەنا و شوکرانە بژێری خی پەروەردگار بۆ ئەم نیعمەتی ماڵەکە بە ئێمەی بەخشیوە بریتە لەوەی کەوە ئینسان لە پێناوی خی پەروەردگارە بیبەخشێت. باشە پرسیاری جدیمە بێ ماڵسە یوسف، ینی پرسیاری جدیمە بێ ئایا ماڵ بەخشین بە بەخشین کەمەکە ماڵەکەت ببەخشیت تا چەند ئەمە بەڵگە و مستەمسەکی تەواوەتیمان هەیە لەوەی کە هەر لە دنیا خی گەورە ئەیهێنێتەوە جێ دێمەوە لای بەڕێزت بۆ وەڵامی ئەم پرسیارە پەیامبەرانمان لە نووسنگەکانی بەخشینەوە وەرەگرم. سەرەتا دەچمە سێمانی ڕامیارم لەگەڵا بێ. ڕامیار سڵاو لێبێت، شتی نوێ چی هەیە لای تۆ سەبارەت بە هەڵمەتەکەی دەستگای خێرخوازی بەخشین لە سێمانی؟ فەرموو. بەڵێ سڵاوتان لێبێ سالارم، کاتتان باش. دیارەوەکو ئاگدارن کەمپینەکەی بەخشین و پەیام دانی بەردەوامی هەیە. ئەنی ئەوەی کە من ئەمڕۆ تێبینیم کرد ئەوەیە کە ئەو کەمپینە خەریکە بە تەواوەتی ینی گەورە دەبێت و لە نەخۆشخانەکانی بەخشین لە نووسنگەی شار و شارۆچکەکان من بینیم ئەلم سندوقانە دانراوە کە ئەو خەڵکانی سەردانی نەخۆشخانەکانەکەن بیانەوێت هاوکاری بکەن لەم سندوقانەی لێ بۆی کە خەڵک هاوکاری مادی بکات. ینی لە نەخۆشخانەکان لە نووسنگەی شار و شارۆچکەکان هاوکاری مادی کۆکرێتەوە. لەگەڵ ئەوەشە نەخۆشخانەی بەخشین بڕیاری داوە کە هاوکاری پزیشکی کۆ بکرێتەوە و بینێرە بۆ ڕۆژاوای کوردستان. لەگەڵەوەشە ینی هاوکاری تریشی ئامادە کردووە و داویتی بە کەمپینەکانی تریش لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هاوکاری کەمپینی تریشی کردووە بە پێداویستی پزیشکی بۆی کە ڕەوانەی ڕۆژاوا بکرێت. دیارە سەبارەت بە بەڕێوەچوونی کەمپینەکەش خۆتان نەزانن ئێستا لە شار و شارۆچکەکان دەستگای خێرخوازی بەخشین و کەناڵی ئاسمانی پامش گرنگیەکی زۆری بۆ کەمپینەداوە دەیانەوێت کەسانی خێرخواز و کەسانی خواپێدا و دەستڕۆشت و هاوکاری کەمپینەکە بن. هەڵبەتە پرسیارم کردووە باز لەوە کراوە کە خەڵکێکی باش تا ئێستا هاتون بەدەم کەمپینەکەەوە ئەوان دەیانەوێت کە هەموو هاوکاریانە کۆ بکرێتەوە دواتر لە ڕێگەی خۆشیانەوە بگەێنرێ بە ڕۆژاوای کوردستان بۆی کە ئەوانەی کە ئێستا ماڵیان لیان قەوماوە ئاوارەی شارەکان بە تایبەتی لە کۆبانێ ئەو هاوکاریانە بگەێنن بەوانجا. ئەوەی کە لە پشتی منەوە تیمی دەستگای خێرخوازی بەخشینن لێرە ئەوان ینی بەردەوام هاوکاریانە وەردەگرنەوە کەسانی کە دەیانەوێت سەردانی دەستگاکە بکەن هاوکاریەکانیان بگەێنن دەتوانن لە ڕێگەی ئەوانەوە بیگەن. جام دەچمە لای خۆیان ئەگەر یەکێک لێرە دکتۆر محەممەدیان جەنابتان بێنە ئێرە لەسەر کەمپینەکەەوە بەشداری خەڵک و گەرمگوڕی خەڵک بۆ کەمپینەکە قسەم بۆ پێی سپاس دەکەم.
بەناوی خۆی گەورە میرەبان سلااو لە بەڕێستان سلااو لە بینەرانی بەڕێز دیارە ئێمە چەند ڕۆژێکە کەمپینەکەمان گەرمتر کردوتەوە هەڵبەت پێشتری ئەمە کەمپینەکانمان لە ڕێی نەخۆشخانە و کۆمەلگەکانەوە ڕاگەیاندە بوو بۆ کۆکردنەوەی پێداویستی پزیشکی چونکە ئێمە باوەڕمانەوە بوو کە پێداویستی پزیشکی ئەو لەویێتەوە کاری لە پێشینەیە بەڵام دوایی کە زانیمان هاوکاری تریش پێویستە کەمپینەکەمان فراوانتر کرد و لە ئێستا لە سەررجەم نووسنگەکان لە شار و شارۆچکەکان و لە نووسنگە لە هەندەرات کەمپین بەردەوامەوە خەڵکیش دێ بە دەم کەمپینەکەەوە ئەمڕۆ خێرخوازیێک بار هەڵگرێت جلوبەرگی بۆ هێناوین کە ئێمە بیگەێنین بەدەست ئەو کەس و کارانەمان لە ڕۆژاوای کوردستان و ئەخوازیین خێرخوازان بێن بەدەم کەمپینەکە و زیاتر بە گەرم و گوڕتر چونکەمە بەڕاستی بۆ ئەو خەڵکە لە قەوماوەیە کە ئێستا لە سارد و سەرمایە و ئێستا برسیانەوە ئێستا ئابلوقیان لەسرە چەندێک خێرخوازان بێن بەدەم کەمپینەکە ئەوەندە ئێمە زیاتر ئەتوانین هاوکاری بگەێنین و زۆرترین کەس سوودمەند بن لە هاوکاریەکانمان. ئێستا جگە لە سلێمانی لە شار و شارۆچکەکانی شتیمەکانتان بەردەوام سەرقاڵی کەمپینەکەن ینی بەردەوام هاوکاری کۆکرێتەوە بەدڵنیایەوە ئەمە لە سەررجەم شار و شارۆچکەکان ئێمە لە کوردستانە زیاد لە 35 نووسنگە و نوێنەرایەتیمان هەیە لە سەررجەم نووسنگە و نوێنەرایەتەکان ئەم هاوکاریانە کۆ ئەکرێنەوە و ئێمە ئینشاءڵڵا خوا پشتیوان بێ سبەینێ یەکەمین کاروانی هاوکاریەکان ئەگەیەنین و دابەشێکێت سەبەتەی خۆراک لە ڕۆژ ئاوا سبێن ئینشاءڵڵا دابەشەکەین و خێرخوازان بەروبوومی هاوکاریەکان و بەخششەکانی خۆیان ئەبینەوە بە پشتیوانی خۆی گەورە بۆی کە پێشتر بە منت وەڵام حەزەکەم ینی ئەو خەکانی کێسا گویان لێ بزان کە جگە لە هاوکاری مادی چیتر وەرەگرن چیتر بێنن بۆ کەمپینەکە بەڵێ دیارە هاوکاریەکان هەتا مادی بێ هەتا پارە بێ باشترە چونکە ئێمە ئاسانتر بۆمان ئەگاتە ئەو خەڵکەی کە پێویستێتی بەڵام وەک عەرزم کردن ئەمڕۆ بار هەڵگرێک جلوبەرگ هاتووە خواردن و کەلوپەلی ناوماڵ هاتووە ئێمە ئەمانە بە پشتیوانی خۆی گەورە هەمووی ئەگەیەنین ئەگەر لە سنوورە ڕێگریمان بۆ دروست نەکرێت چونکە وەختی خۆشی کە بۆ زیان لەکە توانی بوومە لە ڕزەکەی ڕۆژ ئاوە ئێمە لە سنوور هەندێک گرفتمان بۆ دروستکرا نیان هێشت بار هەڵەگرەکان داخلکەین تەنها ئەوەی کە پارە بوو کۆکرا بۆ ئەومان گەیان ئەگەر لە سنوور گرفتمان بۆ دروست نەکرێ ئینشاءڵڵا هەموو بابەتەکان کە ئەگەنە نووسنگە و نوێنەرایەتەکانی ئێمە ئێمەی گەێنین بە کوردانی ڕۆژ ئاوە ینی سبەی کەی بەنیازە بەڕێکەون بزەوت کاژمێت چەند دیاریکراوە کاروانی یەکەم لەوێ شتەکانە کڕن سەبەتەی خۆراکیە لە ناو ڕۆژ هەر لە ناو ڕۆژ ئاوە ئەیکردن و دابانێوانە لە حەسەکە هەڵمەت یەکەممان لە حەسەکەیە لەوێ نوێنەرمان هەیە نوێنەرەکەمان لەوێ کە هەر خۆی خەڵکی شاری حەسەکەیە هاوکارێکە دابەشەکە سەبەتەی خۆراکە ئەمانی تر چاوەڕێن کە یەکەم دەواازەکان بکرێنەوە چونکە هەتا ئێسش بەڕەهایی نەکراونەتەوە هەموو کەس ناتوانێت هەموو بار هەڵگرێ ناتوانێت بڕوە و دووەمیش هاوکارێکی زۆرتر کۆبێتەوە تا بار هەڵگرێکی زۆرتر بەجارێک داخل بکەین بە پشتیانی خۆی گەورە زۆر باشە سبەی ئەو خۆراکی کە سەبەتە خۆراکی ئامادەکرا بۆ چەند ماڵە بێ بۆ چەند کەسە بێ دیاری کراوە بەڵێ ئێمە سبینێ 100 سەبەتە خۆراکدا بەشەکەین سەبەتەکانیش سەبەتەی باشن یعنی ئەوەی کە بە ئێمە گەیشتووە هەر سەبەتەیەک بۆ 5 بۆ 7 خێزان بەشی مانگێکیانەکە یعنی شتی باشمان تەرتیب کردو بۆی کە ئەو خێزانە هەتا مانگێکیکە پێویستی بە هاوکاری تر نەبێ و ئینشاڵڵا ئێمە هاوکاریەکانمان بەردەوامە بێ و پرۆژەکانشمان لەوێ هەر بەردەوامە بێت تۆژە سپاس طبعاً سالار کەمپینەکە کەمپینی پەیام و دەستگای خێرخوازی بەخشینە من شتێکم لە قسەکانی دکتۆر تێبینی کرد ئەویش ئەوەیە کە باسی لەوە کرد ئەگەر سنوورەکان کراوە بنوە ڕێگەیان بدەن بچنن ڕۆژاوی کوردستان هاوکاریەکان دەگەێنن بەڵام ئەوەی کە ئەو باسی کرد وتی ئەگەر سنوورەکانیش کراوە نەبن ئەوان لە ڕۆژاوا نوێنەریان هەیە بڕیاریان داوە ینی ئەو هەواڵێکی باشە سبەی لە ڕێگەی نوێنەرەکەیانەوە پارە نێردراوە بۆی کە سەبەتەی خۆراک دابین بکرێەوە 100 سەبەتەی خۆراک بۆ 100 خێزان دابی نەکرێوەکو سەرەتا لە حەسەکە دواتر ینی هەنگاوی دواتر ئەو بار هەڵگرەی کە هاتووەوە ئەو کۆمەکانی تریشی کە لێرە هاتووە لە ڕێگەی تیمێکەوە لە
لە ڕێگەی کەناڵی ئەسمانی پێیان دەزای خێرخوازی بەخشینەوە ئەو تیمە هاوکاریەکان کۆ دەکاتەوە دەیبات بۆ ڕۆژاوی کوردستان بۆ مەرجەی لە سنوور ڕێگری لێ نەکرێ ینی دەنگۆیەکەی ئەوەی کە لە سنوور ڕێگریە کراوە لە بەشێک لە ڕێکخراو خێرخوازیەکان بەخشین دەڵێ ئەگەر ڕێگری نەکرێت ئەوان هاوکاریەکان دەگەێنن بەڵام ئەگەر ڕێگریشکە ئەوان لە ڕێگەی نوێنەرەکانی لە ڕۆژاوی کوردستان بەردەوام دەبن لە دابشکردنی هاوکاری بەسەر لە قەماوانی ڕۆژاوە. هەر کەسێ ڕێگری لە گەاندنی هاوکاری بۆ کوردانی ڕۆژاوا بکات زوڵمێکی گەورە جارێکتر لە کوور دەکاتەوە هەر ناونیشانێکی هەبێت سوپاسڕامی هەروێنەکانمان بۆ بگوازەوە لەگەڵمان بمێنەرەوە لە مەجالا گەڕێمەوە لای تۆ دەچمە لای ئیبراهیم لە هەولێرەوە ئیبراهیم نووسنگەی هەولێر چه هەنگاوێکی ناوە هاوکاریەکان چۆن دێن بۆ دەستگای خێرخوازی بەخشین لە نووسنگەی هەولێر و ئەو هەڵمەتی کە کەناڵی ئاسمانی پێیان و دەستگاکە ڕایان گەاندووە بەدەمەوە چون چۆنە لەوێ بەڵێ مامۆستا سالار سڵاو لە تۆ لە تەواوی بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێت وەکو دەزاندرێ کەناڵی ئاسمانی پەیام بە هاوکاری لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین هەڵمەتێکی ڕاگەیاندووە بۆ هاوکاریکردنی خوشکان و برایانمان لە ڕۆژئاوا بە تایبەتی لەم بارودۆخە سەختەی کە بەسەریان داهاتووە لەم زستانە جا خەڵکی شاری هەولێر وەکو هەمیشە خەڵک بەگشتی لە کوردستان هاوکاری گەیاندووە بە نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین و هەروە لە شاری هەولێریش بە تایبەتی خەڵکی هاتوون بۆ نووسنگەی سەرەکی بەخشین لێرە هاوکاریەکانی خۆیان گەیاندووە بە مەبەستی ئەوەی بەخشین هاوکاریەکان بگەێنێتە خوشکان و برایانمان لە ڕۆژئاوا چونکە ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پەیام و وەکو دەستگای بەخشین هەمیشە بە ئەرچی خۆمان زانیوە سالارکەوە هاوکاری خوشکان و برایانمان بکەین چۆن لە ڕابردوو ئێمە هاوکاری خەڵکانی دیکەمان کردووە ئاوا و بگرە لە پێشتریشە کە هاوکاری کوردان بکەین زامن بۆ گفتوگۆی زیاتر سەرەتا دەسمە لای بەڕێز مامۆستا مسحاب خۆشناو بەرپرسی نووسنگەی دەستگای خێرخوازی بەخشین مامۆستا سڵاوتان لێبێت بەدەمەوە چوونەکان بە شێوەیەکی گشتی چۆنە بەنای خۆی گەورە میرەبان سەرەتا سواز بە ئێوەی بەڕێز و خۆشەویست وە لێرەشەوە سڵاو ڕێزمان هەیە بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە هەر هەلوکات و مەرجێک و لە هەر کارێکی سروشتی نەخوازرا و کەڕوو لە هەرێم یاخود لە دەروی هەرێمکە دیارە دەستگای خێرخوازی بەخشین یەکێک لە کارە سەرچیەکانی ئەنجامدانی کەمپینە بۆ خەرچی لێقەوماوان بەتایبەتی جا خەڵکی لێقەوماوان لە کاتی جەنگ بێ یا لافاو بێ یا بوومە لەرزە بێ دیارە ئێمە لە ڕابردوو سوپاس بەخوای گەورە کۆمەڵە کەمپینمان ڕاگەیاندووە من نەگە هەر بگەڕێمەوە بۆ ڕابردوو ئێمە لە ساڵی 2013 گەورەترین کەمپین کە یەکەمین کەمپینی کەناڵی ئاسمانی پەیام و دەستگای خێرخوازی بەخشین ڕاگەیاند دیارە ئێمە کەمپینەکانمان بە هاوکاری کەناڵی ئاسمانی پەیامە ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەم دەستگای خێرخوازی بەخشینە لە هەناوی کەناڵی ئاسمانی پەیامەوە لەدایک بوو بەرنامەیەک بوو لە بەرنامێک دواتر بوو بەڕێخا و لە ئێستادا بوو بە دەستگایەکی خێرخوازی گەورەی نێودەوڵەتی دیارە ئێمە بەڕاستی ئەو کاتی کە کەمپینمان ڕاگەیان کوردانی ڕۆژاوا لە کاتی ئەم شەڕی لە 2013 کە ڕوویدا ڕویان لە کەمپی کەورگۆسە کرد و ئێمە سوپاس بەخوای گەورە کە سەرژمێریمان کرد 1200 خێزان و 15000 کەس ئێمە سوپاس بەخوای گەورە توانیمان کەمپی ڕابگەێنین ئەو کات شوێنەکەیان لە نێو دەوروبەری شاری هەولێر بوو بۆ ئێمە کەلوپەلێکی هێزگا زۆرمان وەرگر ئەو کاتی و ئەم کەلوپەلانە توانیمان 76 بار هەرگر کە بە تڕێلە خواردن و کەلوپەلی لە دۆشک و بەتانی و ڕایەخ و پێداویستی ماڵ و واروها خواردن بگەێنی بەنێو کەمپی کەورگۆسێک کە کوردانی ڕۆژاواتن ئێمە ئەو بۆ جاری سێمە دیارە ئێمە لە 2 سال لەمەوە بەرشکە بوومە لەرزێ لە سووریایدا و کەمپینمان ڕاگەیان ئەو کاتی لە تورکیا سووریا بوومە لەرزێ دیارە هەردوو وڵاتی گرتەوە ئێمە 32000 کەسمان هاوکاری کرد ئەمە هاوکاریانە هەمووی بە هاوکاری خەڵکی هەرێمی کوردستان بووە و لێرەشەوە دەتوانم ئەوە بڵێم وەکو شاهدیەک وەکو دەستگای بەخشین کە لە ڕابردوو ئەو تەجروبە شارەزایمان هەیە خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی و هەروە خەڵکی شاری هەولێر و دەوروبەری بەپیل ئەو کەمپینانەوە دێن کە ڕێکخراوەکان یاخود دەستگای خێرخوازی بەخشین ڕای دەگەێنێت لە ئێستاژە دیارە ئەو شەڕی لە ئێستا دەکات لە سووریا دەگوزارێ لە نێوان حکوومەت وەروە لە نێوان شەڕوانان دیارە ئێمە دەستگای خێرخوازی بەخشین دوای چاودێریکردنی ئەم شەڕە بزانین ئاکارێکی مرۆی ڕوودەدات دوای کە بینیمان خەرکێکی زۆر لە بێکەسەکان یاخۆ خەڵکێکی کوردی مسلمان لەوێ دەتوان برێم لە نێوان
ئەم شەڕەدا بوو بە زەعی و هەروەها پێویستی باوکات لە ئێستا کە سەرماتی و خواردنی ناگاتێ وهروەها لە قوتابخانەکان کەوتون بۆیە بەڕاستی ئێمە ئەم کەمپینەکە لە دوێنەوە وەکو کەمپینی کۆمەک و هاوکاری و داراییمان ڕاگەیان و وەرگرتنی خواردنیش وەری دەگرین بەڵام گەاندنی خواردنەکە لە ئێستادا کە ئێمە ئێستا لە گفتوگۆدان لەوەی کە وەکو دەستگای بەخشین لە ڕێی پەیوەندیەکانەوە ئایا ئێمە چۆن بتوانین کەلوپەلەکان بگەێنین بۆیە ئێمە لەناو هەرێمی کوردستان نیە یاخود لە شارێکی دیاریکراو نیە بۆیە گەاندنی هاوکاریەکان لە بۆ ڕێکخراوێکی وەکو ئێمە یان ڕێکخراوی تر لەوانەیە زەحمەت بێ بۆیە هاوکاری دارایی دەتوانین ئێمە لە یەک ڕۆژدا هاوکاریەکانی لێ بکەین بە پرۆژە و ئەنجامی بدەین. ئێوە بۆ خەڵکی غەزە هەڵمەتێکی چڕ و پرتان کرد هاوکاریەکانتان زۆر بەباشی گەیاند بۆ کوردانی ڕۆژ ئاواش بە هەمان شێوە بە هەمان گروتین ئەو هەڵمەتە جێبەجێ دەکەن ئەمە دەگەڕێتەوە کاک براهیم بۆ ئەوەی کە تا چەند خێرخوازان بە پیل کەمپینەکانی ئێمە دێن وە سوپاس بۆخوای گەورە تاکو ئێستاش کە ئێستامە سەیری لەگە پرزگەکە لە سەیری بڵێن دەفتەرەوەکانمان کردووە تەماشارەکەن تا ڕادێکی زۆر باش خەڵک دێت بەرەو هاوکاری دارایی بۆ کوردانی ڕۆژاوا دیارە ئێمە بەڕاستی ئەوەی بۆ غەزەی کرا هاوکاریەکان و داواکاری خەلکی هەرێمی کوردستان بوو لەسەر داواکاریوان هەرچەند پارێ زیاتر بە ئێمە پرۆژەمان زیاتر ئەنجام دەدا ئێستاش ئەمن ئەوە دووبارە دەکەمەوە ئەگەر خێرخوازان زیاتر هاوکاری ئەم کەمپینە ئێمە بن ئێمە لە هەموو کوردستان کەمپینەکەمان ڕاگەاندەوە کەمپینەکەی ئێمەش بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری کەناڵی ئاسمانی پێیان واروان سێکتەری تەندروستیمان هەیە کە نەخۆشخانەیەک و 6 کۆمەلگەی پزیشکە ئێمە دوو کەمپینیمان ڕاگەاندەوە کەمپینێکیان هاوکاری دارایی و کەلوپەل و خواردنە و کەمپینێکیان پێداویستی توبی و دا و دەرمانە بۆ ئێمە لە ئێستا دەکات لەگەڵ نەخۆشخانە تازە لە خەتمی قسەمان دەکرد باسمان لەوەی کرد چی کراوە و لە ڕۆژانی داهاتوو پشتیوان بەخوای گەورە ئێمە کەلوپەلی توبی ئامادە دەکەین و ئینشاءالله دەگەێنین بەنێو حەسەکە دەست خۆش بێ سالار هەر لەگەڵم بمێنەوە مامۆستا شوان ڕابەر بەرپرسی مەڵبەندی شاری هەولێر لێرە ئامادەیە وەکو ئەوەی خۆی هاتووە تاکو زیاتر هانی مسلمانان و خەڵکی شاری هەولێر بدا بۆ ئەوەی خەڵک بێن یارمەتەکانی خۆیان بگەێنن مامۆستا سڵاوتان لێبێت پەیامی ئێوە بۆ خەڵکی خێرخوازی شاری هەولێر چیە؟ بەێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە دەستگای بەخشین دەستگایەکی خێرخوازیە دەستگایەکە سەر بە کۆمەڵی دادگەریە دەستگایەکی زۆر کارە و فعال و فراوانە دەستگایەکە لەسەر ئاستی هەموو کوردستان چەندان مەکاتیب و نووسنگەی هەیە دەتوانین بڵێن تەفەڕوعی کردیە پەل و پۆی دەرکردە بۆ هەندێک شوێنی تریش بە تایبەتیش لە ڕووی هاوکاریەوە کە لە دەوروبەری ئێمە هەر کەسێک کە لێ قەومابی توانیتی هاوکاری کۆ بکاتوە و بە خەڵکی ڕابگەینی طبعاً لە کاتی کارەساتەکان کەمپینی ڕاگەیاندووە لە ئێستاشدا سەبارەت بە کوردانی ڕۆژ ئاوا کە خەڵکێکیان لەسەر ماڵ و حاڵی خۆیان ئاوارە بووینە کەناڵی پەیامی کۆمەڵ و دەستگای خێرخوازی بەخشینی کۆمەڵ هەستاوە بە ڕاگەیاندنی کەمپینێک بۆ ئەوەی هاوکاری بۆ ئەو خەڵکە کۆ بکاتەوە ئێمە وەکو کۆمەڵ وەکو دەستگای بەخشین هەر کەسێک ئاوارە بی هەر ڕەنگێک بی هەر ڕەگەزێک بی لە ڕووی ئاینی و نیشتیمان پەریوەریەوە هاوکاری دەکەین ئێستاش لە سووریا لە دەتوانین بڵێن لە کوردستانی سووریا یا لە ڕۆژئاوای کوردستان خەڵکێک کە ئاوارە بووە ئێمە هاوکاری حزبێکی دیاریکراو ناکەین هاوکاری خەڵکێک دەکەین کە لێقەوماوە کە ئاوارە بووە وەش وەکو باسمان کرد لە منتەڵقی دینیوە بە واجب و بە پێویستی دەزانین بۆیە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین بە گشتی بە تایبەتیش ئەو نووسنگەی بەخشین کە لە هەولێرە سەرپەرشتی چەند شوێنێک دەکاتن کە هەم دەستگایەکە وەکو خۆی فعالە هەمیش نووسنگەکە بە هەمان شێوە کاریگەری زۆری هەبووە لەسەر هاوکاریکردنی خەڵک ئێستاش داوا لە خەڵک دەکەین بتوانن باشترین پشتیوانی ئەم کەمپینە بکەن زۆرترین ئینفاق بکەن لە بەرەوەی خوای سوبحانەوە وتعالە لە ئایەتی 261 سوورەتی ئەلبەقەرە باسی فەزل و گەورەی بەخشین دەکا بۆ نمونە خوای گەورە دەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم بە کوردی و بە کورتی خوای گەورە دەفەرمێ
نمونەی ئەو کەسانەی کە لە پێناوی خوای سوبحانەوە وتعالا دەبەخشن وەکو ئەوێ ئەگەر ئینسان دەنکە گەنمێک جۆیەک بە شوێنی وەربکە ئەو دەنکە ئەگەر بێت و چەند بڵێن 100 گوڵە گەنمی بدا هەر گوڵە گەنمی مەسەلەن بڵێن 7 دەنج تێدابی دەکا 700 واتە یەک خێر بە 700 بەڵام خوای گەورە دەفەرمێ والله یوداعف لمن یشاء دەفەرمی خوای گەورە بۆ کەسێک کە بێوێت چەندانەی دەکاتەوە بە چەندان 700 جارە هەر لەوەش فراوانتر دەفەرمێ والله واسع علیم خوای گەورە زۆر فراوانە قودرەتی علمی مەغفیرەتی هەموو شتەکانی بۆیە ئەوە هاندانێکی زۆر باشە بەڕاستی ئەمە دەبێ وەکو میلەتێکی مەزلوم کە میلەتێکی مەزلوم بوون خۆمان بێتەوە بەرچاو هەر کەسێک کە لێی بقەومێ ئەوەی لە تواناماندا هەبی بۆ خوای خۆمان بۆ قیامەتی خۆمان بتوانین هاوکاری بکەین زۆر باش ماوەستا هەر بە کورتی پێم بڵێ بە تایبەتی لەم زستانە لەم بارودۆخە ساردەی کە هەیە ئێستاکە چەند گرینگە مسلمان کەم تەرخەمی نەکات چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت لۆ خۆت پێخۆشە لۆ بەرامبەرەکەشت لۆ برایەکەشت دەبێ پێت خۆش بێ چەند گرینگە ئەوەی لە توانایدایە کەم تەرخەمی نەکاگە بە شتێکی کەمیش بێ ئەگە بە کورتی پێم بێگومان ئینفاق پەیوەندی بە نیەتی ئینسانە نەک بە زۆری و کەمی ئەگەر ئینسان فی سەبیل الله شتێک ببەخشیتن ئیلا لله ئەگەر کەمیش بی لەکن خوای گەورە هەر زۆرە بە تایبەتیش وەک باست کرد حاڵەتی ئێستا حاڵەتی زستانە حاڵەتی سەرمایە ئینسان لە ماڵ و حاڵی خۆی وەکو پێویست ناتوانانی گەرم ببێتەوە بحەوێتەوە بۆی بەڕاستی و خەڵکەی کە دەربەدەر بووە ئاوارە بووە زیاتر پێویستی بە هەموو کەلوپەلە خەدەمیەکانە و کۆمەڵیش کە وەکو دەستگای بەخشین و پێیام ئەو کەمپینیان ڕاگەیاندووە لە ڕابردوو سەلماندیتیان کە خان و زۆریان بۆ خەڵک کردووە هاوکاری زۆری هەژاریانیان کردووە هاوکاری یەتیمانیان کردووە کورسی ماتۆڕیان بۆ مەسەلەن خەڵکی معەوەق و کەم ئەندام کڕیوە بە جۆرەها شێوە خزمەتی خەڵکیان کردووە دەمەوێت ئەو پەیامە بگەێنم کە دەستگای بەخشین دەستگایەکی دەستپاکە ئەمینە لە فەزلی خوای گەورە مدەڕەبن خەڵک بینیوتی ئەو شتێک کە بەدەستیان دەگا بە ئەمانەتەوە دەیدەنا ئەو خەڵکانەی کە لیان قەومایە جا ئەمڕۆ کە ڕۆژ ئاوایە دوێنێ خەڵکەچی تر بووە لە بیانی خوانە کردە خەڵکەچی تر لە هەرێمە یا خەڵکەچی تر با عەرەبی با مەسەلەن هەر قەومەک بی مهم ئەوێ مادام لی بە قەومی ئاوارەبی پێویستی بە هاوکاریە هەمیشە دەستگای بەخشین کەمپینی کۆکردنەوەی هاوکاری ڕادەگەینی دەست خۆش زۆر زۆر سپاس دەکەم بەڵێ سالار ئەوەی کە گرینگە هەولێرەوە وێنەکانمان بۆ بگوازەوە هێنانی هاوکاریەکانیان چونکە ئەوانەی خەڵکی ڕۆژئاوان پێویستیان بە هەموو زۆر هاوکاریەک دەست خۆش هەر شیری منداڵ و هەر بژی ئیبراهیم ئێمە هەم وەکو کورد و هەم وەکو کوردێکی مسلمان پابند بەدین ئێمە شیعارەکەمان لە قورئانەوە بەرز کردوێتەوە وەکو کەناڵی ئاسمانی پەیام کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ بەناو قورئانە سێرچێکم کرد خوای گەورە فەرمێ وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل واتە ماڵ و سامانی بەخشی سەرڕێەوەی خۆشیەوێت بە خزم و کەسوکار یعنی قورئانەکە ذوي القربى هێناوە یعنی بە خزم و کەسوکار ئێمە قورئان پێیوتین بیبەخشین بەو کەسانەی کە لێمانەوە نزیکن کەسی خۆمانن ئێستا کوردانمان لە ڕۆژاوە کەسی خۆمانن هاو زمانمانن هاو نیشتیمانیانمانن بۆیە بە شیعاری قورئانی ئێمە بڕیارمان داوە هاوکاری کەس و کارمان لە ڕۆژاوی کوردستان بکەن هەروەها لە سوورەتی حەشر خوای گەورە فەرمێ ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ئەوان بەرژەوەندی خەڵکی تر واتە مسلمانان ئیمانداران بەرژەوەندی خەڵکی تر پێش دەخەن بەسەر خۆیاندا ئەگەرچی خۆشیان زۆر پێویستیان پێ ئێستا دۆخی باشووری کوردستان مسلمانان خێرخوازان هەمومان بەیەکەوە بڕیارمان داوە کە دۆخی دارایی باشووری کوردستان لە ژێر دەسەڵاتی ئەم جوت حیزبەی دەسەڵات دۆخێکی نەهەموارە موچەی مانگی 11 و 12 وەرنەگیراوە دۆخی دارایی لەسەر شانی تاک تاکی هاوڵاتیان قورسە بەڵام درێغی ناکەن لەوەی هاوکاری کەسوکاریان بکەن لە ڕۆژاوی کوردستان هەروەها فەرمودەیەکی ژێنمەوە دوجارە گەڕێمەوە لای جەنابی مامۆستا
ئەبێ بمبورێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. يعني نمونەی ئیمانداران لە خۆشەویستی و میهرەبانیان بۆ یەکتری وەکو یەک جەستەوایە. یعنی ئەگەر یەکێک لە ئەندامەکانی لاشەمان ئازارێکی هەبێ ئەوە تەواوی لاشەکەمان ئازاریە بێ. ئێستا ئێمە بەشێک لە پارچەی کوردستانمان لەژێر ناڕەحەتیدایە ئەبێ لەسەر ئەو بنەمای فەرموودە و ئاەتانە بڕۆین بەدەمیانەوە. مامۆستا یوسف ببوورە کەمێک درەنگ گەڕامەوە لای تۆ سپاس. پێشەوەی پشمە لای پامنێرەکان پرسیارەوەم کرد کە ماڵ بە بەخشین کەمەکات؟ بەڵێ ماشەڵە ئاەت و فەرمودەکان زۆرن جەنابتان خوا ڕەحمی کردووە بەشی ئێمە شەر ماوەتەوانێ. لە ڕاستیە خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا فەرموویەتی وما أنفقتم من شيء فهو يخلفه. فەرموویەتی ئەی ئیمانداران ئەی موسڵمانان ئێوە هەر شتێک ببەخشن لە پێناوی خوادا خی گەورە شوێنەکەیتان بۆ پڕکاتەوە، خی گەورە زیاتر و باشترتان پێبەخشێت. هەروەها پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم ئەفەرمێت ما نقص صدقة من مال، ئەفەرمێ ماڵی ئینسان سەروەت و سامانی ئینسان ماڵی ئینسان بە بەخشین و بەخشینەوەی بە خەڵکیدا و خێرکردن لێی کەم ناکات. جا بۆیە ئینسانی مسلمان وەکو چۆن برازوتیارەکانمان لە وەرزی بەهارە مێوەکانە بڕن هەلوپۆکانی لێکەنەوە، ئەگەر ئینسان بە ظاهری تەماشایەکە کەم بوو نەتەوانێت لەوانەیە ئەڵێ تۆ کەم بوو بێتەوە لەم ئەم ساڵترێ نەگرێ، بەڵام بە پێچەوانەوە ماڵەکە زیادەکە و بەروبوومەکە زیادەکە. ئەم ماڵبەخشینەش لە ڕاستیدا پێویستیەکی کۆمەلگایە، چونکە هەموو زمانێک خەڵکانێک ئەبنکەوە پێویستیان بەوەیکەوە براکانیان خوشکەکانیان هاوکاریان کەنجاوەکو ئەو برایانە ئاماژیان پێکرد. جاری وایە کارەساتی سروشتیە وەکو بوومە لەرزە و لافا و وەکو ئەو شتانە جاری وا هەیە هەر لە ناو کۆمەلگاکەی خۆمانە خەڵکانێکن بەهۆی بازرگانیەوە زەرەدێکی زۆرەکەن یا ماڵیانە سووتێ یاخود نەخۆشیان هەیە یاخود هەر خێزاندارن و کار و کاسبەکەیان بەشیان ناکە. بۆیە ئەم سەدەقات و بەخشین و خێرکردنە لە هەموو کاتێک و لە هەموو زمانێکی مسلمانانە و خەڵکیدا هەر ئەبێت. بۆیە ئەو ئینسان کە پارە ئەبەخشین و سەرۆت و سامانە بەخشین لە ڕاستیا بۆ خۆمانە، وەکو خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزا فەرمێ وما تنفقوا من خير فلأنفسكم، ئەفەرمێ هەر شتێکەوە خێر و سەدەقاکەن لە ڕاستیا نەفع و قازانج و کەڵکەکەی بۆ خۆشتانە، بێجگە لەوەشکەوە فەقیر و هەژارەکان و داماوەکان و ئاوارە و کەسانێکەوە احتیاجن و کەسانێکەوە لێیان قەوماوە لە ماڵ و حاڵی خۆیانە نەماون سوودی لێبین و ئەبوژێنەوانێ لە ڕاستیدا بۆ ئینسانەکانە سوود و کەڵکەکەی بۆ خۆمانە. و ئەفەرمێ وما تنفقون إلا ابتغاء وجه الله، و کە ئەشی بەخشن ئەبێ لەبەر خاتری ڕەزامەندی خوابی بەخشن، منەت و ئەزێت نەخەنە سەر کەسەکان و ئەبزانن ئێوە گەورەترین لەوان ئێوە باشترین لەوان نەخێر، ئەبێ سپاسی خوا بکەین کەوە خی پەروەردگار بەهۆی پارەکانی ئێمەوە بەهۆی بەخشینەکانی ئێمەوە کەسانێک لە احتیاجی ڕزگارەکە، کەسانێک لە برسێتی ڕزگارەکە، کەسانێک لە نەخۆشی ڕزگارەکە، ینی سپاسی خوا بکەین کەوە بەهۆی ئێمەوە کەسانێک دڵخۆشە بن، کەسانێک سرور و خۆشی و شادیەکەوێتەوە دڵیان لەو ناڕەحەتی و محنەتەی کە تێککەوتون کە ڕەنگە زۆر دڵ ناڕەحەت بن، زۆر شوێن و ڕێگەیان گونجاو نەبێ وەکو پێویست ئیسراحەتیان نییە لە ناو شوێنی ناڕەحەتان، جاکەوە برایەکی مسلمان خوشێکی مسلمان خێرێک و چاکەیەک و سەدەقەیەکەکە بەڕاستی ئەو خۆی پەروەردگار بۆیە گەیەنێتە جێگا و ئەبێ بەخشینەکانی وەکو عەرزمان کردن بۆ ڕەزامەندی خۆی پەروەردگار بێ. و فەرمێ وما تنفقوا من شيء يوفى إليكم وأنتم لا تظلمون، هەر شتێکیش ببەخشین وەکو ئەو مامەسا بەڕێزانە ئاماژەیان پێکرد خۆی گەورە بە چەندەها قات بۆمان زیادەکاتەوە ئەجر و پاداشمان پێبەخشێ. جا دڵنیای ئەوە بین کە ئینشاڵڵا نەک هەر پاداشتەکەمان بۆ ڕۆژی دوایی و لە لای خۆی پەروەردگارە، بۆ دنیاش خۆی پەروەردگار بەرەکەت و ڕەحمەت و فراوانی خۆی خاتەوە سەروەت و سامانەکان و ماڵەکانمانەوانێ و بەهۆی
دڵخۆشکردنی ئەو مسلمانانەوە و بەهۆی دوعای خێری ئەو مسلمانانە ئەو برا خوشکانە ئەو کەسانی کەەوە احتیاجن و ئەم خێر و سەدەقات و یارمەتیە ئەگاتە دەستیان و بە دڵ دوعامان بۆکەن لە ڕاستیە ئەوەش ینی ئەجرێکی گەورەیە پاداشتێکی گەورەیە احتیاجی و ئاتاجیەکە بۆ دەوڵەمەندان و خاوەن دەستڕۆشتوەکان کەوا بزانن ینی وانەزانن کەوا بە تەنها بە بەوەی کە قاسە دابنین پارەکانمان پارێزراوە بێ یاخود پاسەوان و حیمایەمان هەبێ ئەو کاتە ینی پارێزراوە بین سەرۆت و سامان و ماڵمان نەخێر ڕێعایەتی خوای پەروەردگار چاودێری خوای پەروەردگار و دوعای ئەو مسلمانانە بۆ ئێمە ئینشاڵڵا پارێزەرێکی باشە بێ بۆ ئەوەی کەەوە ئێمەش سەرۆت و سامانەکەمان پارێزراو بێ و ئەوانیش بەشێک لەو سەرۆت و سامانی کە خواب بە ئێمەی بەخشیوە بەشێکی ببەخشینە ئەوان و پێشیان بڵین کەەوە ئەم سەرۆت و سامانە هی خوای پەروەردگارە بەخشیێتی ئێمە و تەنها بۆ خۆشمان نییە بەڵکو بەشی ئێوەشی تێدایە. سپاس ماوەسا یوسف بۆ قسە و فەرمودە شیرینانەت ئەگەڕێم وڵات ئەچمە ڕانیە ڕێناسم لەگەڵا بێت ڕێناس سڵاو لەبێت سا ڕێناس هەڵە نەبم لە بەردەم نووسینگەی دەستگای بەخشینە ئەو هەڵمەتەی کە کەناڵی ئاسمانی پەیام و دەستگای خێرخوازی بەخشین بەیەکەوە هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاریان بۆ ڕۆژاوی کوردستان ڕاگەاندووە زانیارەکان لای ڕێناسن بزانین لە نووسینگەی ڕانیە شتی نوێ چی هەیە ڕێناس و هەڵمەتەکە چۆنە ڕوا بەڕێوە. بەڵێ ماوەسا سڵای خۆی گەورتان لێبێت دیارە لە دەڤەری ڕاپەڕین هاوشێوەی جارەکانی پێشتر لە سەرجەم کەمپینەکان دەست پێشخەر بووە ئەنی هاوکاری برۆیی هاوکاری مادی پێشکەش بە سەرجەم کەمپینەکان کردووە لە ڕابردوودا و لە ئێستاشدا بۆ ڕۆژاوای کوردستان بۆ لێقەوماوانی کوردانی ڕۆژاوا دەیانەوێت کەمپینی خۆیان یان هاوکاری خۆیان بۆ کوردانی ڕۆژاوا ڕابگەێنن دیارە بە ئەم کەمپینە دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ کەناڵی ئاسمانی پێ ئەم کەمپینەی پێکهێناوە لا سنووری مەڵبەندی ڕاپەڕنی کۆمەڵی دادگەری ئەم کەمپینە با گەرموگوڕیەوە بەڕێوە دەچێت ئەوەی دەیبینن بەشێکی لە هاوڵاتیانی سنوورەکە هاتوون بە دەم کەمپینەکەەوە دەیانەوێت هاوکاری خۆیان بۆ ئەم کەمپینە ڕابگەێنن من دەمەوێت سەرەتا بچەمە لای کاک شێخ عەبدولستار بەرپرسی بەخشین لە ڕانیا پێمان بڵێ ئێوە دەتانەوێت چی پێیان بگەێنن هاوڵاتیان چۆن دێن بەدەم ئەم کەمپینەوە. بنای خی گەورە میێرەبان دیارە ئێمەکو دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری کەناڵی ئاسمانی پەیام ئەو کەمپینەمان ڕاگەیان بۆ لێقەوماوانی کوردانی ڕۆژئاوا ئێمە دیارە دەستگای خێرخوازی بەخشین هەر ئەم جارە نەبووە جاران ساڵانی ڕابردوش کە تووشی کارەساتی سروشتی بووە ڕۆژئاوا هاوکارەکانی گەاندێتەوە ئەوێ ئەو شوێنش ئێمە داوا لە خێرخوازان دەکەین وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی ڕانیە بەردەوام لە خزمەت خێرخوازان داین کە هاوکاریمان بکەن بۆ سەرخستنی ئەو کەمپینە ئێمە بەشەوە ڕۆژ نووسینگەکەمان کراوەیە و لە خزمەت داین. باشە کاشێغە پێم بڵێ ئەو هاوکارانە چین کە ئێوە لە هاوڵاتیان وەردەگرن و ناونیشانی شوێنەکانیشتان بە هاوڵاتیان ئاشنا بکەن. دیارە هاوکاریەکان پارەیە پارەیە و هەروەها خۆراک و کەلوپەلی تازەش وەردەگرین. بەڵێ ناونیشانەکانتان شوێیە؟ مەڵبەندی کۆمەڵی دادگەری بەرامبەر دادگای بەرایی ڕانیا گەڕەکی ئەندازیاریان. زۆر باشە دەستخۆش زۆر سواز دەمەوێت کە حاجی عەبدوڕەحمان وەربگرم کە حاجی سڵای خوا لێبێ. سڵای خوا لە جەنابیشتان بەخێر بێن. ئەگە پێم بڵێن ئێوە پێیانتان چییە لەو قۆناقەدا تا چەند پێویستە زەڕورە خەڵک هاوکاری کۆبکاتەوە بۆ براو خوشکانمان لە ڕۆژاوی کوردستان. بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان دیارە بێگومان بەدەمەوە چوونی هەر ڕوودا و پێشهاتێک بە تایبەتی کارە ساتبار ئەرچی مرۆڤایەتیە کە ئینسان بتوانێت چی لە توانای دابێ بیبەخشێ بۆ ڕزگارکردنی گیانی هاوڵاتیان بە تێپەڕاندنی سنووری ئایدۆلۆژیا و ئێمە لە کۆمەڵی دادگەری هەمیشە دەست پێشخەر بووین لە هاوکاریکردنی چین و توێژەکانی ناوخۆ لە هەرێمی کوردستان و کاک شێخ عەبدولستار باسی کرد لە دەرەوەی هەرێمی کوردستانیش. بێگومان ئێمە گەلی کورد لە هەموو کەس باشتر دەزانین کە مەینەتی و لێقەومان چەند یاردە و بارودۆخێکی ئاڵۆز و دژوارە. بێگومان ئێمە لە ساڵانی 74 کە ئاوارە بووین لە ساڵی 93 کە ئاوارە بووین بێگومان پێویستیمان بۆ کۆمەڵکی دەوروبەر بووە باش لە لێقەومان و لە تەنگەتاوی تێدەگەین
بۆیە ئێمە بە پێویستمان زانی بەدەم بانگەوازی بەخشینەوە بین لەگەڵ ژمارە ئەو هاوڵاتی و بەڕێزانە کە لێرە ئامادەن ڕێژەیەک لە پارەکانمان ببەخشین وێرای تەواجودمان ڕێژەیەک لە پارەکانمان ببەخشین و دەستخۆشی بۆ کەناڵی بەخشین کە وەگاگەدارم پەیامیش لە هەمان کات 17 ساڵ لە خزمەتی چین و توێژەکاندایە توانیوێتی ببێت جیاوازی خزمەتی هاوڵاتیان بکە و لە هەمان کاتدا بە فرسەتی دەزانم کە نیگەرانی قوڵی خۆم و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرامبەر بەدەسەڵات بدرچێنم ئاراستە بکەم کە ئەوانیش دەسەڵات کەم تەرخەمی نەکردووە لە پرسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان کە تەنها دەیان موچەی فەرمانبەران قەرزدارە دوو موچەی مانگی 2025 11 و 12 کە ئێستا نەدراوە بە هاوڵاتیان ڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێگای تەقدیرن کە لە شار و شارۆچکەکان جگە لە نەبوونی کەم دەرامەتی خۆیان دەست بە جیفاندا دەکەن و هاوراتی برانیمان دەکەن لە ڕۆژئاوا. دەستخۆش زۆر سواز بەڵێ دەمەوێت چەند کەسێکتر بەسەر بکەمەوە کاکتۆر ئەمیر بێت ئێرە سواز دەکەم کاکتۆر سەرڕای قەیرانی داراییەکان کە لە هەرێمی کوردستان هەیە هاوڵاتیان دەستکراون بەرامبەر بە ئەو قەیرانانەی کە دێنە پێش بە تایبەتی بۆ کوردانی ڕۆژاوە و لە ڕابردوشدا چەندین کەمپینیان پێکهێناوە بۆ ئەو شوێنانەی کە تووشی لێ قەومان بوون لێستاشدا خەڵک تا چەند پێویستە هاوکاری برە خوشکانی بکە بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان بەناوی خوا گەورە و میهرەبان بێگومان ئێمە وەکو میلەتی کورد کە ئەم جارە نییە لێ ئەو کارەساتەمان بەسەر بێ هەر لە دێر زەمانەوە کارەسات لە دوای کارەسات بەڵام ئەوەی ڕوونە یەکڕێزی کووردە یەکڕێزی گەلی کووردە کەوای کردووە حەز میلەتەکان کەم بکرێنەوە هەر کاتێکیش میلەتی کورد یەکڕێز و تەبا و برابوو بێ زاڵ بۆ بەسەر دوژمنانیدا لەگەڵ دینیش بوو بێ بەڵام هەر کاتێک دژە دین بوو بێ یەکڕیز نەبوو بێت تەبا نەبوو بێ ئیلان دوژمنان پێی وێراون کەواتە پێویستە میلەتی کورد لێرەدا کە ئێستا تێگەی لەو نەهامەتی کوردانی ڕۆژاوە کە تێگەی پشت و پەنای تەنها خوا و خەڵکی خۆیەتی هەر کاتێکیش پشتی بەخوا بەس بێ و بە خەڵکی خۆی بەس بێ سەرکەوتوو بۆ هیوادارم خەڵکیش بەدەم ئەم کەپینەی کۆمەڵی دادگەریەوە بێ کە دەستگای بەخشین و کەناڵی پەیام ڕایگەیاندووە بێگومان خەڵکیش لەگەڵ ئەو نەهامەتیانەی کە برای بەڕێزم کە حاجی باسی کرد لەگەڵ ئەو نەهامەتیانەش بەڵام دەستکراون و دڵاوان کە یارمەتی باش کۆکراوەتەوە بۆ کوردانی ڕۆژاوە. دەسۆش زۆر ساز بۆ کاکتۆر ئەمیر بڵێ ئەم هاوڵاتیانی کە لێرن لە ئێستادا بەپێی زانیارەکانی من بەشی لە هاوکاریان هێناوە دیانەوەی پێشکەشی لێخەماوانی ڕۆژاوای کوردستان کوردانی ڕۆژاوای کوردستانی بکەن دیارە کە لێرە دوو سندوق دانراوە بۆ پاڵپشتی و پشتیوانی کوردانی ڕۆژاوە دانەوێت دەست پێ بکەن فەرمون دیارە ئەم کەمپینە وەکە پێشتر ئاماژە پێدا دەستگای خێرخوازی بەخشین هەروەها کەناڵی ئاسمانی پێیان پێوە هەڵساوە لا سنووری دای ڕاپەڕنیش هاوشێوەی شار و شارچکەکانی تر دیارە ئەم کەمپینە لە چەند نووسنگەیەک بەڕێوە دەچێت بە تایبەتیش لە ڕانی و لە قەڵازێ و لە حاجیاوە کە نووسنگەی دەستگای خێرخوازی بەخشین هەیە بە دیاریکراوی نووسنگەی دەستگای خێرخوازی بەخشین لە ڕانیا لە مەڵبەندی ڕاپەڕنی کۆمەڵی دادگەریە ناونیشانەکەی لە گەڕشی ئەندازیاران دیارە ئەم دیمەنانە جێگای دڵخۆشکەرین کە بۆ هاندانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئەوانیش بێن بەشێک لە سامانی خۆیان ببەخشن بۆ هاوڵاتیانی کوردی ڕۆژاوای کوردستان ئەمە دیمەنەکان کە بە چاوانی خۆمان دەبینێن هەر کەسە و بە توانای خۆی دەیەوێت بەشێک لە هاوکاری خۆی لە باخەڵی خۆی دەرکات و پێشکەشی کوردانی ڕۆژاوای کوردستانی بکە. دەست خۆش دیمەنەکانمان بۆ گوازەوە ڕێناس سوپاس بۆ بەڕست دەچمە چەمچەماڵ پامنێرمان ڕەبین محەممەد لە چەمچەماڵەوە لەگەڵم دەبێت ڕەبین هەڵمەتەکە لە چەمچەماڵ چۆنە و ئەو شوێنەی کە هاوکاریەکانی تیا کۆ دەکرێتەوە لەکوێ بۆی هاوڵاتیان بێن بەدەم هەڵمەتەکەوە. بەڵە سلااو لێ بە مامۆستا سالار سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت لە درێژەی ئەو هەڵمەتەی کە کەناڵی ئاسمانی پەیام بە هاوبەشی دەستگای خێرخوازی بەخشین ڕایگەیاندووە بۆ هاوکاری کوردانی ڕۆژئاوا دیارە لە قەزای چەمچەماڵیش هەڵمەتەکە بەردەوامی هەیە لە قەزای چەمچەماڵ چەند نووسنگەیەکی بەخشین هەیە لە ناو شاری چەمچەماڵ نووسنگی چەمچەماڵمان هەیە کە شوێنی وەرگرتنی هاوکاریەکان هەر لە ناو مەڵبەندی چەمچەماڵە نزیک نزگەوتی حاجی شێرکۆ
لە ناحیتە چێ نووسنگێتە چێمان هەیە کە هاوکارەکان لە ناو سنتەری ناحیەکە لە ناو بازار کۆ دەکرێتەوە لە ئەنجومی شۆڕش نووسنگە شۆڕشمان هەیە لەوێش بە هەمان شێوە لە بینای ئەنجومەن هاوکارەکان کۆ دەکرێتەوە جگە لەم سێ نووسنگەی بازیانیشمان هەیە کە سەر بە مەڵبەندی چەمچەماڵە ئەوش لە ناوبینای ئەنجومان هاوکارەکان کۆ دەکرێتەوە دیارە هەڵمەتەکە سێ ڕۆژە بەردەوامە بێ ئەو سێ ڕۆژە لە سعات 9 بەیانی تا 9 شەو هاوکاری لە هاوڵاتیانی قەزاکە و دەوروبەری وەردەگیرێت چەمچەماڵ بە حکمەوەی کە لە ماوەی پێش و تووشی ڕووداوێکی نەخوازرا بوو ڕووداوێکی سروشتی بوو کە خەڵکێکی زۆر تووشی زیان لێکەوتن بوو لەو ڕوانگەیەوە خەڵک ینی هاوکاری پارچەکانی تری کوردستانی بینی بۆ چەمچەماڵ ئێستا چەمچەماڵ ئەیانەوێ پاداشتی کوردانی بەشەکانی تر بدەنەوە بەشەکانی تری کوردستان پارچەکانی تری کوردستان بدەنەوە هاوکاریان بکەن و هاوکارەکانیشان لە ڕێی نووسنگەکانی بەخشینەوە بگەنە ڕۆژئاوا کە وا دیارە ئەم ڕۆتیمێکی دەستگای خێرخوازی بەخشین چۆتە ڕۆژئاوای کوردستان و بەیانی دەسەکە بە چالاشەکانی خۆی لە ڕۆژئاوا من بۆ زانیاری زیاتر لەسەر هەڵمەتەکە دەسمە لای مامۆستا سیروان بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری مامۆستا جەنابتان باسێکی مووقیف و هەڵوێستی کۆمەڵی دادگەریمان بوو بکەن و ڕێکخراوە خێرخوازیەکانی کە لە ڕابردووە چۆن بەدەم خەڵکی و هاتون و لە ئێستاشەکە ئەم ڕووداوە لە ڕۆژاوی کوردستان ڕوویداوە کۆمەڵی دادگەری هەڵوێستی چییە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان بەخێر بێن دەستان خۆش بێت دوای ڕاگەاندنی هەڵمەتەکەی دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ کەناڵی ئاسمانی پەیامە کە ئێمە بەڕاستی دەستخۆشیان لەکەین چونکە بیرمان نەچێک مانگ کەمتر گیانجیانتر لەمە پێش ڕوودا لە شاری چەمچەماڵ بینیمان هەموو شار و شارۆچەکان و هەموو پارچەکانی تری کوردستان بوو بە چەمچەماڵ لە کاردانەوەی ئەوەیە و بۆ هەموو ڕووداوەکانی تریش بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین و هەروەها کەناڵی ئاسمانی پەیام ئەمڕۆ کەمپینێکی ڕاگەاندووە ئێمە لە دوێنێکەوە کە ڕاگەاندراوە تاوەکو ئێستا کار و چالاکیەکانمان لە ناو شاری چەمچەماڵ وهروە لە شۆڕژ و هەروەها لە پێکیە بەردەوامە کۆمەڵی دادگەری کوردستان و هەروە دەستگای خێرخوازی بەخشین ئێمە جاری یەکەممان نییە چونکە ئەزمونێکی دوور و درێژمان هەیە لە کاری خێرخوازی و لە ڕاگەاندنی کەمپینەکانە ڕۆژێک دەستگای خێرخوازی بەخشین لە لای کوردانی ڕۆژهەڵاتە ڕۆژێک لە لای کوردانی باکوورە ڕۆژێک لە لای کوردانی ڕۆژاوایە ئەمەی کە ئێمە ئەیکەین بووان بەڕاستیمە بە واجبی سەرشانی خۆمانی ئەزانین چ لە ڕووی دینیە و هەروە چ لە ڕووی نیشتیمانی نەتەوەیەوە کە ئێمە بەڕاستی هاوزمانەکەمان کە ئەمڕۆ تووشی ناڕەحەتیەک بۆتەوە دەستگای خێرخوازی بەخشین بە هەموو نووسینەکانی و بە ئەرکی سەرشانی خۆی ئەزانێت کە لە خزمەتی خەڵکی خۆیان بێت لە هەر شوێنێکا بێت ئێمە بیرمان نەچێت ڕۆژگارێک دەستگای خێرخوازی بەخشین لە هەر شوێنێکە چکەمە بەڕاستی دوجار کارێکی مرۆڤ ئینسانێ لە هەر شوێنێکە ئینسان و مرۆڤ پێویستی بە هاوکاری بێ دەستگای خێرخوازی بەخشین بە بێگومان لەو شوێنە حضورێ بێ کۆمەڵی دادگەری کوردستانیش هێزێکی ڕەسەنە هێزێکی کوردستانیە بەتاکید لە هەر شوێنەکە هەر هاوڵاتێکی کورد لە هەر پارچێکی کوردستانە پێویستی بە هاوکاری هەبێ بە بێگومان لەو ئەبێ شتیان بەخوای گەورە جگە لە کۆکردنەوەی هاوکاری لەلایەن دەستگای خێرخوازیەکانی کۆمەڵەوە پێشتر چەند ڕۆژی پێشتر لە هەفتەی پێشووەکە دەست پێشخەرێشی کرد بۆ کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان تا چەندێک ئەم هەڵوێستی کۆمەڵە ناو خەڵکە دەنگدانەوە هەبوو تا چەندێک گرنگ بۆ مەڵێستا بەڵێ دەنگدانەوەیکی زۆر باشیە بوو سەرجەم ئەو حیزبانی کەوا لە هەرێمی کوردستانایە هەموو بە دەنگ بانگوازەکەەوە هاتن بەڕاستی ئێمە جێگەی دەستخۆشیە چونکە ئێستا ئێمە پێویستمان بە یەک ریزی هەیە پێویستمان بە وتارێکی نیشتیمانی و نەتەوەی هەیە چونکە ئەو کەسەی کە بەرامبەرەکەتە بینیمان ئەم ڕووداوانەمان بینیوە چ لە عێراق بینیمانە چ لە پارچەکانی ترا بینیمانە بەڕاستی قڕکردنی میلەتێکی 40 بۆ 50 ملیۆنی لە پێناو ناسنامەیەکە کە تۆ کوردی کە تۆ بە زمانی کوردی قسەکەی یان فتوایەک دەرەکرێ یان مەسەلەن هەرێکێک لەم تعبیرانە بەڕاستی لە لای ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی وەکو لایەنێکی سیاسی وەکو لایەنێکی کورد زمان بەڕاستی لە ئێمە مەرفوزە خۆشبەختانە کۆمەڵی دادگەری کوردستان بانگێشتنامەیەکی ڕاگەیان بۆ سەرجەم حیزب و لایەنەکان ئەوانشی کە نەهاتن بێگومان عوزر و بەهانی خۆیان هەبوو بەڵام دوجار ئەمە بوو بە کۆی دەنگی حیزب و لایەنەکانی هەرێمی کوردستان کە ئێمە کۆی ئەو ڕووداوانی کەوا لەوێ ڕووەدا بەڕاستی ڕەتیەکەینەوە و ئێمە بەڕاستی لەگەڵەوەیانکەوە زمانی حیوار و گفتوگۆ زاڵ بێت دابنیشن لەسەر مێزێکی گفتوگۆ بەڕاستی گفتوگۆ بکەن بۆیکەوە میلەتی کوردیشمان لەو پارچە بگا بە مافەکانی خۆی
زۆر باش دەست خۆش بە مامەساژان ئەسمە لای کاک نەجات بەرپرسی نووسنگەی چەمسەماڵی دەستگای خێرخوازی بەخشین باسێکی کار و چالەشەکانی خۆتمان بۆ بکەن نووسنگەکەمان بۆ بکەن زۆر بە کورتی لەگەڵ میوانەکە ئەم هەڵمەتش لە شوەکرێت دیارەمەوەکو دەستگای خێرخوازی چەمشەماڵ هەر لە دەستپێکی ڕاگەیانی هەڵمەتی کەمپینی پاڵپشتی بۆ ئاوارەکانی سووریا بۆ لێقۆماوانی سووریا کە ئێستا بارودۆخێکی ناهەموار ڕوویتیان کردووە ئێمە شکاری خۆمانمان ڕاپەڕاندووە و لێرە سنووقمان داناوە دیارە ئەوەی کە بەخشین بڕیاری لێداوەری گرێ زیاتر مادیە و دوایی خۆراکە و پاشان جلوبەرگی تازە ئەگەر هەبێت و دیارە بەخشین ستافێک تەشکیلەکە هەر بە خۆمان ئینشەڵا لە نوێنەرەی نووسنگەکان ئەبرێنە ڕۆژئاوا و لێخوان لێ بەسەر خەڵکی فەقیر و هەژارە دابەشێکن و من داواکارم لە خێرخوازان داواکارم لە خوا پێداوان ئەوانی کە دەستیان پڕە گیرفانیان پڕە هەموو کاتێک کە پژگیری ئێمە بوونا لە هەموو ساتێکە کە لێقۆمانێکە بۆ ئێمە هاوارمان بۆیان بردووە پاشخوای گەورە ئەوان بەدەممانەوە بێن و ئەم کەمپینێشمان کەمپینێکی سەرکەوتوانە بێ و خەڵکێکی هەژار و فەقیر کە لە سووریا لە کە هاوزمانمانن برامانن خوشکمانن لەوێ ئیسفادەی لێ بکەن دیارە بەخشین ئەمە یەکەم کاریشی نییە کە بچێتە سووریا وەختی بەخشین کە لە سووریا بوو ڕەنگە خەڵکانێک بەلایە تەعەجوب بێ لە سەردەمی ئەو زەمین لەرزەی کە لە ڕۆژهەڵاتی ئێران ڕوویداوە لە ڕۆژاوای سووریا ڕوویداوە لە باکووری کوردستانی تورکیا ڕوویدا دیارە بەخشین تاکە ڕێکخراو بوو کە بە هاوکاری مادی و خۆراک و سەبەتە خۆراک لەگەڵ ئەو خەڵکە لێ قاوماوە بوو کە لەو کاتەیە تووشی زەمین لەرزە بوون و بەخشین هەموو کاتێک هەژارێک لە هەر شوێنێکە بێ ئەوە کاری خۆیە کات و کارێکە کە بۆ خوای گەورە و بۆ قیامەت ئەنجام مەجالێکی کەم هەبێ میوانێکم تەواوی نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە لەگەڵ کەناڵی ئاسمانی پەیام هەڵمەت و کەمپەینێکیان ڕاگەاندووە بۆ هاوکاریکردنی کوردانمان لە ڕۆژاوی کوردستان بەڕێزان ویستم ئاماژە بە نوقتەی بکەم بەلامەوە گرنگە دوجار کۆتا پرسیارم لە جەنابی مامۆستاکەم ئەوانەی کە ناتوانن بگەنە نووسنگەکان لە لادەیەکە لە ناحەیەکە نووسنگەی بەخشینی لێ نیە دەتوانن لە ڕێگەی فاسپەی و FIB-ەوە کە بەردەوام هەڵە نەبم لەسەر شاشەی پەیام دەڕوات ئەتوانن لە ڕێگەی ئەو دوو ڕێگەیەوە پارەکانتان بنێرن دوجار بگات بە کوردانمان لە ڕۆژاوی کوردستان ماوەسەی زۆر ببوورە زەرور بوو نووسنگەکانیش بزانین کار و چالاکیەکان لە نووسنگەکانی بەخشین کار و چالاکیەکان چۆنن و هەڵمەتەکە چۆنە ڕابەڕێوە وەکو کۆتا پرسیارم ببوورە کاتی گەشتی هەواڵەکان دێت ئاەتێکم هێنایەوە وآتى المال على حبه ذوي القربى ئەو ذوي القربایە چۆن ئەگەر بۆمان باسکەی مامۆستا خێر و بەخشینەکانی ئێمە ئەو کەسانی کە زۆر لێمانەوە نزیکن ینی ئەوانە شایستەترن بەوەی کەەوە ئەم خێر و بەخشین و سەدەقاتی ئێمەیان بگاتێ چکە ئەو کەسانە ینی چاویان لە دەستی ئەو کەسانەوەی کە لیانەوە نزیکن و ئەیان ناسن بۆیە دەویل قوربا بە خزمانەوترێ بەڵامی تر لێرەدا ئەکرێ بڵین ئێمە ئاەتەکە زۆر شتی تریش باس کردووە کە باسی فوقەڕا و مەساکین و لێ قەوماوان و ئەوانە ئێمەش میلەتەکەی خۆشمان و هاوڵاتیان و برایان و خوشکانمان ئەوانیش یعنی بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی تونند و تۆڵیان هەیە لەگەڵ ئێمە ئەوانیش کەسی ئێمەن و یعنی لە ئێمەش وەکو چۆن زۆڵ مستەم و ناحەقیمان بینیوە ئەوانش بە هەمان شێوە ینی کەسێک نەتەوەیە کە خۆی فەقیری و هەژاری بینی بێت شیاوی ئەوەیەکەوە شایستەوەی کە زیاتر بەزەی بجوڵێ بەرامبەر و کەسانی کە ینی لێیانە قەومێ و ناڕەحەتیان توش ئەبێت بۆیە ذەوی القوربا بڵێ ینی مەبەست پێ خزم و کەس و کارە بەڵام بۆ ئەوەی کەەوە ئینسان خێر و بەخشینکە ینی مەرج نییە هەر بیناسێ بەناو بیناسێ بەس دڵنیا بێکەوە ئەو ئینسانە احتیاجی ئەم خێرێ احتیاجی ئەم دەست گیرۆیکردنێ تاوەکو خی پەروەردگاریش بێ بەهانای ئەو کەسەوە چونکە فەرموویەتی وەکو لە حەدیسەکە فەرمێ والله في عون العبد ما كان العبد في عون أخيه فەرمێ خی پەروەردگار چاودێری بەندەکەی خۆیەکە مادام ئەم بەندەی خوا چاودێری براکانی بکە ئاگای لە براکانی بێ بە دەمیانەوە و
لەو تنگانەیکەوە تێکەوتون ڕزگاریان کە و شڵە خی گەورەش دەروی خێرمان لێ کاتەوە خۆی فەرمێتی نەمە العسری یوسرا خی گەورە لە هەموو زاڵم و ستەمکارێک بمان پارێزێ لە هەر شوێنێکەن ئامین زۆر سپاس زۆر بەڕێز لە سودەکانمان لە شاری سلێمانی وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بینەرانی ئازیز هیوادارم لە هەر شوێنێکن لە هەرێمی کوردستان لە دەرەوەی وڵات بەدەم کەمپینەکەی کەناڵی ئاسمانی پەیام و دەستگای خێرخوازی بەخشینەوە وەرن بۆ هاوکاریکردنی کوردانمان لە ڕۆژاوی کوردستان بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ